سڵاو هاوڕێیان باشن بەخیر بن بۆ ڤیددیوی تازە هەر ئەو ڤیددیو حەزم کرد باسی ئەو مۆبایلە تازانەی بکەمەوەی بە تەمانە دەرچن لە فترێ زۆربەی خەڵک برادە ڕشتیالیم دەپرسن ستا حالیان چ مۆبایلە چی بکرین باشە یان ڕکومەندی ئەو مۆبایلی دەکەی بیکڕم یان نە ئەمن هەر ئەوەندەی دەڵێم دەتانم هەر ئەوەندەی بڵێم ئێستا حالیان خراپترین وەختە بۆ کڕینی مۆبایل هەم لە ناحیەی ئەندروید هەم لە ناحیەی iOS لەبەر ئەوەی یەک وەج بە مۆبایلی تازە بڕێوێ هەموو شتی شاس هەموو شتی عجاب لە بیداەتیمان جێشتەوە تا نیاتی ئەو ساڵ بەسم ئەو مۆبایلەکی زۆر شاس بەڕێوەن نازم لە کامی دەست پێکەم یەکەمی شت هەبەسەرەی حەزم لە یەکەمین مۆبایل کە نزیکترینی بی سامسۆنگ گەلاکسی نۆت 20 ئەلترا ئەوە مۆبایلێکی تازەی سامسونگ یەکەمین مۆبایلەی گەلاکسی نۆتە کە سەپۆرتی شاشەی ڕفرشێتی سەر و 6 هرتز بکە ئیڤن 120 هرتز و کامڕی عجاب و سنسەری 108 مگاپیکسل و ئەو شتانە نامێت دیپلی بسمن ئەو مۆزوعەکە بەس حەزم کرد بەس ئەو مۆزوعانە ئەو مۆبایلانەی کە لە ڕێ دەربچیتن گوگل پیکسل 4A یان گوگل پیکسل 5 ئەتا ئێستا هەر دەقەی و ئەخبارێک شتێکی لەسرە کەس نازانی کامە دەرەچی بەس لە کامە ئەحوالی کامە دەرسی هەردووچیان یەکێک دەبن لە مۆبایل شازەکان لەبەرەوەی گوگل ئەوی چەند ساڵی ئەخیری کە بە سۆفێر و بە ئای کردیتی بە یەک بۆ ئەوەی پۆست پرۆسسینگی ڕسمەکی ئەوەندە بەقوتە یعنی زۆربەی مۆبایلەکان ئەی بەسێ کامرۆ چار کامرۆ بێ مێگاپیکسلی بەرز ناتانن منافسەی گوگل بکەن لەبەرەوەی گوگل بەس مجەڕەد بەیەک لێنز بە زەکای سناعەتی بەقوتی گوگل دەتانەوێت فۆتوێکەوە پرۆسس بکەوە دەزانین ڕسمەکە بە DSLR گیرە بۆیە هەم گوگل پیکسل 4A کە بەجد فۆنە لەوانەیە سەری 400 دلار بی اختیاری زۆر باشیان هەم گوگل پیکسل کە خبرێکی زۆر هەیە دەڵێ لەوانێ بە پرۆسەری سناپدراگۆن 720G لە سەربینەک فلاگشیپ بۆ ئەی سعری مناسبی بتانی مەبیعاتی باشبی لەبەرەوەی حسب هەموو ڕیکۆردەکان و هەموو داتایەکان گوگل پار مۆبایلە فلاگشیپەکانی ئەوەندە مەبیعاتی باش نەبوو ئەوەندەی بەقەدەر مۆبایلی پیکسل 3A و 3A XL بۆیە ئەوە یەکێک لە ئۆپشنەکان ئۆپشنی سێم ئەوی زۆربەی خەڵک چاوەڕێەکە ئەویش آیفۆن 12 پرۆ ماکس طبعاً عادەتەن ئەپل زۆر بەکەمی ئەبدێتی پرۆدەکتەکانی دەکات ساڵانە بەس ئەو ساڵ بە هەموو حەقق و بە هەموو وەختێک و ئەوە بی سڕێی آیفۆن 12 کە ئەبدێت بی یەکەمیش احتیمال ئەو نۆچێکس کە بکاتەوە دومیشە احتیمالە ڕفرشڕێتی بەرز دابنێ و 5G ئەکیدە تایپسی لەوانەیە هێشتا هەندێک خەبەر هەیە دەڵێن دەکرێ و هەندێک خەبەر هەیە دەڵێ ناکرێ بۆیە ئایفۆنی تازە ئۆپشنێکی زۆر باش ئەوانەی کە حەزیان لە ئەندروید نیە حەزیان لا iOS بە دەرەجەیەک بەس ئەکید ساری زۆر گران دەبی وەلو هەندێک ڕوویمەر و دیعاە هەیە دەڵێ ئەو جارە بۆ یەکەمین جار ئەپل لەوانەیە ساری مۆبایلەکانی هەندێک دابزێنی لە ڕێنجی 50 دلارێک سەبەکە لەوانەیە دەن لەبەر ئەو پاندمیکی کۆڤیدی ڤایرۆس کۆرۆنای یانیش هەر بەخۆی سیاسەتی تۆزێک نەرمتر بووە لە چاوجاران ئیڤن ئەوری ئاهێت کە سامسونگیش سارەکانی دابزێنی و ئەوە بە نسبەت آیفۆن و هۆواوی مێتی تازەم مێتل پرۆ بەس ئەمفۆرچونەڵی ئەکید بەداخەوە هیچ گوگل سرویسێک لەسەر ئیش ناکە بە ئۆفیشەڵ ئیلا بە سایت لۆ دەبیدای بزێنی ئەوەش بۆ ئەو کەسانی کە زۆر حەزیان لە پرایڤسی و سکیوریتیە I think it's not a good option حالیان و مۆبایل دیش بەڕێوێ لە شەریکاتە سینیەکانی تر لەوانەیە OnePlus 8T Pro OnePlus 8T Pro Plus عفو OnePlus 8T و OnePlus 8T Pro OnePlus Plusinium و لەگەڵ براندەکانی تر بەس ئەوانە میجر براندن کە باسم کرد بۆیە بە هیچ نەوەک هیچ قەرارمەدەن بۆی مۆبایلی تازە بکرن ئێستا هیچ وەختێک هیچ ئەو وەختە هیچ باش نیە بۆ مۆبایلی تازە هەر چاوەڕێکن ئەو یەک دوو مانگەی بە تەواوەتی شێپی بازار و شکلی بازار بە دیارەکەوێت لە مۆبایلی سمارتفۆنی فلاگشیپەکانی ئەو ساڵ بەرەو چێ دەڕۆ زۆر سپاس ئەگەر حەستان کە لە ڤیددیۆی کوتانە لەسەر تەکنۆلۆژیا و لەسەر ئەخباری شەریکات دووبارە بڵاو بکەمەوە سبسکرایبی چناڵەکەمان بکەن و ئەو زەنگوڵەکە ئۆنکەن بۆ ئەوەی دقە بە دقە ئاگدار بن هەرچ ڤیددیوەکەم دابەزان دەستخۆش زۆر سپاس.